کوڕی پاشاوتی من خۆم بەزانا و دانا نازانم، چونکە چاک ئەزانم پیرەکوێرە 3 ساڵان و 5 ساڵانەکەی لە من زیرەکتر و داناترن. ئەوانی ژوتیان باسی ئەو سێمان بۆ بکە کە لە خۆت زیرەکتر و داناترن. کوڕە پاشاوتی کابرایەکی بازرگان بۆ زۆر گەڕاوە، شارانێکی زۆری بینیوە. جارێکیان ئەوێ سەفەر بکە بۆ وڵاتێک، بۆیە ئەگەڕێ بۆ کەسێک کە لە وڵاتەوە هاتبێتەوە، کە ئەیدۆزێتەوە ئەچێتە لای و لێی ئەپرسێ لە وڵاتی لێی گەڕاویتەوە چ شتێک زۆر ڕەواجی هەیە. ئەویش ئەڵێ داری سەندەڵ. بازرگانش هەموو دەزمایەکەی ئەداتە تەختەی سەندەڵ و باریەکات و ئەیبا بۆ ئەو وڵاتە. ئێوارەیەکی درەنگ پێشەوەی کاروانەکەی بکا بە شارەکەدا پیرێژنێک ئەبینێ کە سڵاوی لێکا. پیرێژنەکە لای ڕانەمەڕێکەوە بێت، ئەپرسێ لە چۆ هاتووی. کە تێگا لە وڵاتی دوورۆ هاتووە و نامۆیە بە شارەکە ئامۆژگاریەکە تۆڵێ خەڵکی ئەم شارە زۆر دەست بڕن، بارەکەت ئەشکێن و دواتر بە هەرزان لێت ئەسن، ئاگاد لە خۆت بێ. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو. شەوی 601 شەهرەزاد گێڕایەوە. کوڕە پاشاوتی کابرای بازرگان بارەکانی بردە ناو شار و لێوە بۆ ناو بازار. بازرگانێکی لێ پەیدا بوو، لێی پرسی لە شۆ هاتوویت براژیان؟ ئەویش وتی لە فلان وڵاتەوە. ئەمجا پرسی ئەی بارەکانت چییە؟ کابرای بازرگان وتی تەختەی سەندەڵم هێناوە، چونکە بیستومە لێرە پارەی باشەکە. کابرای کڕیار وتی بە هەڵە پیانوتوی لای ئێمە ئەو تەختە سەندەڵە ئاگری پێکرێتەوە و چای پێلێنرێ. ئەمجا بەدەم قسەکردنەوە ئەیباتە خانێکەوە چایەکی بۆ کرێ لە چاخانەکەی. بازرگانەکە سەرنجەدا ئاگری ژێر قۆریەکە بە داری سەندەڵ کراوەتەوە. ئیدی زۆر خەمەخوا. ئەمجا کابرا بە بازار داگڕێت تاکو بارەکانی بفرۆشێت. کابرایەکی لارشوێر لێی پەیدا بێ. بازرگان کە سەیریەکە چاوێکی شوێرە و چاوەکەی تریشینە. لارچوێر لێ دێتە پێشە و لێ تێگا نامۆی بە شارەکە یەخەیەکرێت و هاوارەکە. ئەم پیاوە کاتی خۆی چاوێکی شوێر کردوم. گەلێک یەکتر ئەهێن و ئەبەن دوای دوکاندارێک ئەبێتە کەفیلی بازرگانە نامۆکە، مۆڵەتی بدا سبێنێ پارەی ئەداتێ و تۆڵەی چاوی بۆ ئەداتەوە. کابرا ڕواو ئەچێتە لای پینەچێک تاکێ لە نەعلەکەی پێی ئەداتێوەڵێ ئەمەم بۆ بدوورەوە لە شەڕی من و لارچوێردا پچڕا، چەند ئەڵێیت بەسەر چاو. لەو لاوە کە چاوەڕێ کاروانەی کۆمەڵێک دانیشتون قمارەکەن، زۆر لە بازرگانەکەن قماریان لەگەڵ بکە، لەوێش جەردەیەک پارەی لێبنەوە. ئەمجا پیرێژنە ڕێ ئەکەوێتە دوکانی پینەچی کاروانێک کابرای بازرگان ئەناسێتەوە پێڵێ ئەی پێم نەوتیت خەڵکی ئەم شارە دەست بڕن، ئاگاد لە خۆت بێ. بازرگان ئەڵێ بەخوا قسەکەی تۆ بوو. ئەمجا لێی ئەپرسێ چارەم چییە؟ پیرێژنەڵێ هەستەوەرە ماڵی پیرە کوێرت پیشانەدەم. ئەو کوێرە زۆر زیرەک و سیحربازە، شارەزایە. بڕۆ لە شوێنێکدا خۆت بشارەوە، تەنیا گوێی لێ بگرە، سوود لە ئامۆژگاریەکانی وەرەگریت، بەو هۆیەوە بەسەر دوژمنان تا زاڵە بیت. ئەو پیاوە پیرە کوێرە شەوانەوانەی فرۆفێڵ دەست بڕین فریودان بە دەستبڕانی ناو بازار ئەڵێتەوە. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو. شەوی 602 شەهرەزاد جێڕایەوە. کوڕە پاشاوتی کابرای بازرگانی نامۆ بەو شارە هەر ئێوارە چووە ماڵی پیرە کوێرە و لە شوێنێکدا خۆی شاردەوە کە چاوی لە پیرە کوێرە و ژوورەکەی بوو، بەڵام کەس چاوی لەم نەبوو. ئەمجا هێندەی زانی کۆمەڵێک پیا و خراپاتن سڵاویان کرد و دەستیان کردە باسی کاری ئەو ڕۆژەی خۆیان. بازرگانی نامۆ کە سەرنجی وردی دانیشتوانیدا 4 کەسەکەی تیا بوو کە فریویاندا بوو، شەڕیان پێفرۆشت بوو. کە دەست کرا بە گفتوگۆکردن، کابرای کڕیاری دارسەندەڵوتی گەورم ئەمڕۆ لە بازاردا دارسەندەڵم لە بازرگانێکی نامۆ بە شارەکە کڕی. پیرە کوێرە پرسی چۆن چۆنی؟ دەستبڕوتی هەر زۆر هەرزان، هەموو بارەکەم لێ کڕیوە بە پڕدەبەیەک لە هەر شتێک کە خۆی هەڵی ببژێرێ. پیرە کوێرەوتی جابە خوایە ئەو براوەیە و تۆ دۆڕابی. دەستبڕوتی کوڕە نابێ پیاوی چاک بە. دەستبڕ خەمی لێ هات. پیرە کوێرەوتی چێ ئەڵێ دەو کابرا بازرگانە ناڵێ پڕدەبەیەک زێڕم ئەوێ. دەستبڕوتی هەر قازانجمە، چونکە دارسەندەڵەکە 2 هێندە زێڕەکە. پیرە کوێرە کەمی ڕامە. ئەم جاوتی جا ئەگەر دارسەندەڵەکان هێندەگران بووەوسا بەڵکو بیانوت پێ بگرێ و بڵێت پڕدەبەکە کێچمەوێ، نیوەی کێچەکان نێر و نیوەیان مێ، ئەو دەم چیەکەی؟ دەستبڕ بێدەنگ بوو. لارچوێر کەوتە قسەکردنەوتی ئەی پیرە پیتۆڵ، من ئەمڕۆ بازرگانێکم بینی نامە و سادە، بۆیە لە ناو بازارەکەدا یەخەم گرت و هێنام و بردم، هاوارم کرد کاتی خۆیان پیاوە چاوێکی منی کوێر کردووە. موسڵمانی نەفریام بکەون. بازرگانی داما و دوای قسە و باسێکی زۆر لەگەڵ ناو بژیواناندا
ڕێکەوتن سبێنێ قەرەبووی چاوەکوێرەکەم بکاتەوە. کۆمەڵە دوکاندارێک بوونە کەفیلی کە سبێنێ بێتەوە بازاڕەکە. پیرەکوێرە وتی جا هەر تۆ دۆڕاوی بەخێر نەیتەوە. لارکوێر وتی چۆن؟ پیرەکوێرە وتی باشە لە بەرچاوی ئەو کابرایانەی ناو بازار وتی بەسەر چاو قەرەبوو یەکەمەوە، بەڵام بەو مەرجەی هەرێکێکمان چاوێکی دەربێنێ هەردوو چاوەکە کێشانەکەین، گەر بەهێندەی یەک بوون ئەوە من قەرەبووی هەردوو چاوەکەت بۆ کەمەوە، ئەو کاتە ئەو چاوێکی ئەمێنێتەوە، بەڵام تۆ کوێر ئەبیە ئەو کاتە چیەکەی؟ لارکوێر بێدەنگ بوو. ئەمجا کابراکەی قماری لەگەڵ بازرگانەکە کرد بۆ پرسی ئەی توخوا پیرەژیرە من. پیرەژیرە پرسی تۆ چگرەوێکت کردووە؟ کابرای قمار بازوتی لەگەڵ کابراایەکی نامۆ داگرەوم کردووە کە ئەگەر ئاوی ئەو دەریایی بۆ خورایەوە هەموو سامان و دارایی خۆمی ئەدەمێ، ئەگەریش بۆی نەخورایەوە ئەوە ئەبێت هەموو سامان و دارایی خۆی بداتە من. پیرەکوێرەوتی بەخوا براکەم گەر زیرەک بێ ئەو لە تۆی ئەباتەوە. قمار بازوتی چۆن ئەو ئەیباتەوە؟ پیرەکوێرەوتی بیانوت پێگرێت وەڵێ ئەبێت تۆیش دەمی دەریاکەم بۆ بگریت و ئاوەکەی بکەی بەدەمەوە. کابرا بێدەنگ بوو. ئەوە بازرگانی نامۆش گوێی لە پیرەکوێرە و قسەکانیەتی. ڕۆژی دوایی کابرای بازرگانی نامۆش شوێن کێشەکانی کەوت. چووە لای کابرای قمارباز پێیوت بڕۆ بابچین ئاوی دەریاکەت بۆ بخۆمەوە. فەرموو بازرگان و تێبێت دەمی دەریاکەم بۆ بگریت و ئاوەکەی بکەی بەدەمەوە. قمارباز وتی جا ئەوە چۆن بەم نەکرێ؟ کە قمارباز بێدەنگ بووتی گرنگ نییە هەموو سامانەکەت لێ ناسەنم، 1000 دینار وەرە دەرەوە. قمارباز پارەکەی دایە و سوپاسیشی کرد. ئەمجا چووە بازاڕەکەی دی و لای دوکاندارەکانی کەفیلی کابرای لارکوێرە پەیدا بوو. بازرگانی نامۆ لە بەرچاوی خەڵکەکەوتی فەرموو یەکی چاوێکمان دەردێنین، کێشانەیەکەین، گەر هاوتا بوون ئەوە قەرەبووی هەردوو چاوەکەت بۆ کەمەوە. لارکوێر بێدەنگ دەستی بازرگانەی ماچ کردوتی بڕۆ گەردنت ئازاد بێ. خەڵکەکە بەدەم پێکەینەوە دەستخۆشیان لە بازرگانەکە کرد. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو. شەوی 603 شەهرەزاد وتی کابرای بازرگان چووە لای کڕیاری دارسەندەڵەکەی کە دارێکی وردکراوی سوور و وەک دارچینی ئەهاڕێ. کابرای کڕیار وتی براکەم ڕێکەوتون کە بۆ هەر دەبەیەک دارسەندەڵ دەبەیەک شتی ترت بۆ پێوانە بکەم، جا ئارەزوەکەی سەر بەسەر زێڕت بۆ کێشم. بازرگان وتی پەیمانەکەمان وا بووە من ئەو شتاڵ بژێرم نەکتۆ. کڕیار وتی ڕاز دەکەی. بازرگان وتی کەوا بوو بۆ هەر دەبەیەک سندڵ دەبەیە کێچم ئەوێت، نیوەیان نێر نیوەکەی تریان مێ. کڕیار سەری داخستوتی بەخوا برا ئەوە دەست من ناکەوێت. فەرموو با بڕۆین دار سندڵەکەت لە مەغزەندایە بدەمەوە. ئەمجا بازرگان لەگەڵیدا ڕۆشت و سندڵی بار کرد و هێنایەوە بازار. دوایی بە نرخێکی باش فرۆشتیەوە و بەپەلە گەڕایە وڵاتی خۆی. ئەمجا لە کوڕە پاشایان پرسی تۆ بۆ باوکت جێڕایەوە کە مناڵێکی 3 ساڵانی زیرەکیش هەبووە. کوڕە پاشا ڕووی لە باوکی کرد و سەری دانەواند و بۆ سندوبادی پەروەردەکاریشی بە هەمان شێوە. ئەمجا وتی سەرتان نێشێنم کابرایەکی فاڵچی شەروالپیز ئەبێ ئەبیستێ ژنێکی زۆر جوان لە شارێکی تر هەیە، دیارێکی باش لەگەڵ خۆی بات و خۆی ئەگەێنێتە ماڵی. ژنە چونکە ئەوە کاری ئەبێ بەرزەپێ لەبەری هەڵەسێت و بەخێری دێنێ. کابرا کە دانیشێڵێ بەخوا خوالێت نەسەنێ ئەم کوڕت سادە و بێدەنگە. ژنەش ئەڵێ وانییە زۆر زیرەک و قسەزانە. دوای کەمێک 3 ساڵانە ئەگری. ژنە پرسێکی تەکوڕم مناڵاڵێت برنجی ناو مەنجەڵەکە هەڵجێڕ و وەرجێڕ بکە با نەسووتێت بە بنکی مەنجەڵەکەوە. دایکەکەی دێت و بە قسەیەکە. دوای کەمێک مناڵەکە ئەگری و دایکە لێ ئەپرسێتەوە 3 ساڵان ئەڵێ ڕۆنت تێ نەکردووە بیرت نەچێ. کابرای میوان تو ڕێبێت و ئەڵێت مێشکت بردین ئەمن دەمەگری. مناڵەکەڵێ من جار یەکەم گریام سوودی هەبوو برنجەکە نەسووتە، جاری دووەم گریام شتێک چوو بۆ چاومەوە بەهۆی فرمێسکەکانمەوە چاوم پاک بووە، بەڵام تۆ بۆ کارێک هاتوویت زۆر بێسوودە. تۆ پێت شەرم نییە لە شارێکی ترەوە ئەگەی تەماڵی ئێمە بۆ داوێن پیسی؟ کابرای میوان زۆر شەرم لە خۆیەکە، بێدەنگ لە ماڵەکە دێتە دەرە و ئەگەڕێتەوە بۆ ماڵی خۆیان تۆ بکات و دواتر هەتا ئەمرێ داوێن پیسی ناکە. ئەمجا کوڕە پاشا دەست بە قسەکردن نەکاتەوەڵێ بەڵام بەسەرهاتی 5 ساڵانە بەم شێوەیە بووە. 4 هاواری ڕێککەون کە پێکەوە بازرگانی بکەن، بۆیە بە هەر 4یان 1000 دینار ئەکەنە دەزمایە و ئەڕۆن.
دوای ماوەیەک ئەگەنە ڕەزوباخێک لا ئەدەن و تورەکە پارەکەی دەزمایەن لای ڕەزەوانی ڕەزەکە دانێن. دوای هەندێک گەڕان گۆمە ئاوێک لە ناو ڕەزەکەدا بێت ئەچنە سەری. یەکێکیان ئەڵێ ئەوە من جای خۆشتنم پێیە، بۆچی نەچینە ئەم گۆمە خۆمان بشوێن؟ ئەوانیش ئەچنە گۆمەکە و دەست بە خۆشتنەکەن. یەکێکیان ئەڵێ خۆزگە شانێکمان پێبوو. یەکێکی دی ئەڵێ زۆر ئاسانە، ئەوە ژنەکەی لێمانەوە دیارە، بڕۆ بڵێ شانەیەکم دەرێ. کابراش دێتە دەرەوە و خۆی پۆشتە کاتەوە و ئاچێتە لای ژنەی ڕەزەوان پێی ئەڵێ ئەو تورەکە پارێم بدەرەوە. ژنە ئەڵێ نادەمێ تاکو هەر چوارتان ئامادە نەبن. کابراش ئەڵێت ئاسانە، بانگیان کەو بپرسە بیدەمێ. ژنەش بە دەنگی بەرز ئەڵێ بیدەمێ، ئەوانیش هاوارەکەن بەڵێ بەڵێ بیدەرێ. کابرا تورەکەکە وەرەگرێت و تێی ئەتەقێنێتوە ڕوا. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو. شەوی 604 شەهرەزاد وتی کوڕە پاشا درێژەی بە قسەکانیدا بۆ باوکی وتی سێ هاوڕێکە درەنگانێت چوونە لای باخەوان. یەکێکیان پرسی ئەوە بۆچی شانەکەت نەدا بە هاوڕێکەمان؟ ژنە ڕەزەوان وتی شانێکی سەرت بتاشن. داوای تورەکە پارەکەی کرد. ئەمجا هەرسێکیان کێشیان بەسەری خۆیاندا وتیان کچێ نابێ. وتی بەخوا بوو بڕایەوە، ئەی بانگم نەکردن و پرسم پێ نەکردن، خۆتان وتان بیدەرێ. ئەوانی ژێخەی ژنیان گرت و دایانە دەست پۆلیس. ڕۆژی پرسینەوەی دادگا ژنە دەستە پاچە بوو، نەیەزانی چی بکە. کەوتە دەم و چاوڕینەوەی خۆی. کوڕێکی 5 ساڵان چووە سەرڕێ و لێی پرسی خاتون ئەوە بۆچی ئەگری؟ ژنە لێی تووڕە بوو پاڵێکی پێوەنا، بەڵام مناڵەکە بەزەی پیادە هاتەوە دیسان لێی پرسیەوە. ژنەوتی ئاخر تۆیەکی 5 ساڵان چی ئەزانی تاکو بۆت بجێڕمەوە؟ ئەم جاوتی 4 پیا و بەناخێری گیانیان پارەیان دانا و چوونە باخەکەوە. تورەکە پارەیان پێبوو کە 1000 دیناری زێڕی بوو. لای من دایان ناووتیان هەر کەسێکمان داوای ئەم تورەکە پارەی کرد مەی دەرێت تاکو و سیانەکەی ترمان ڕازی نەبین. منیش لێم وەرگرتن. دوای ئەوەی بە ڕەزوباخەکەدا تێرگەڕان ئەمجا هەر چواریان چوونە گۆمە ئاوەکە و لەولا منەوە کەوتنە مەلەکردن. دوای کەمێک یەکێکیان هاتە لاموتی تورەکە پارەکەم بدەرێ. منی ژوتم نادەمێ، ئەی نەتانوت ئەبێت هەموو ڕازی بن ئەمجا ئەتان دەمەوە. پیاوە ژوتی جا ئەوە زۆر ئاسانە. هێنامیە دەرەوە و هاواری کردە سیانەکەی ناو گۆمە ئاوەکە وتی پێی بڵێن بابمدا تێ. سیانەکە شاواریان کرد بیدەرێ. درەنگانێ سیانەکەی تر هاتنە لاموتیان تورەکەکەمان بدەرێ با بڕۆین. منی ژوتم ئەی خۆتان نەتانوت بیدەرێ. منیش تورەکەکەم پێدا و ڕۆیشت. ئێستا ئەم سیانەی ترسکاڵیان لەسەر تۆمار کردوم. دادوەریش بە متمانەی دراوسەیەکمان منی ئازاد کردووە. ئێستاش سێ پیاوەکە هەر لای دادوەرن. مناڵەکە ژوتی دە هەر ئێستا بگەڕێ و لای دادوەر و پێی بڵێ گەورم. بیرم چوو ئەوە بڵێم ئەم سیانە کاتی خۆی بە منیان وتبوو کە بەبێ ڕەزامەندی سیانەکەی ترمان نەبێت تورەکەکە مەدە بە چوارم. ژنە باخەوان بە هەڵەداوان خۆی گەیاندەوە لای حاکم و قسەی مناڵە 5 ساڵانەکەی پێوت. دادوەر لە سێ پیاوەکەی پرسی ئەم ژنە ڕاستەکە ئاخۆ و توتانە بە ڕەزامەندی سێ شەریکەکەی تر تورەکەکە بدرێ بە چوارم؟ وتیان بەڵێ قوربان. ئەم جا دادوەر بەدەم گۆڕینی بڕیارەکەەوە پێیوتن کەواتە ئەم ژنە ئازا دەکرێت و ئەبێت بە هەردوو لامان بگەڕین بە شوێن هاواریە هەڵاتۆکەتاندا. هەر لەوێدا ژنە بە دڵخۆشیەوە دێتە دەرەوە. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو. شەوی 605 شەهرەزاد وتی وەزیرەکان دەستیان کرد بە نزا و پاڕانەوە لەخوا کە تەمەنی کوڕی پاشا درێژ بێت و بێدەرد و بەڵا بێ، بێچاوێنی بێ کە هێندە زمان شیرین و زانا و قسەزانە. ئەمجا پاشای باوکی بانگی کردە لای خۆی و سەری ماچ کرد. کوڕەکەشی دەستی باوکی ماچ کرد. ئەمجاوتی کوڕە شیرینەکەم دەرکەوت کە ئەم کەنیزەکە مەکرباز و فێڵباز بوو. بەڕاستی مەکری ژنان بۆ خۆی مەترسیە، بەڵام تۆ سەری خۆت ڕاستی بە سەرهاتی خۆتمان لەگەڵ ئەم کەنیزەکەدا پێ بڵێ. کوڕەژوتی بەو خۆیە بابەجان منت ناردە باخەکەی خۆمانەوە. ئەم کەنیزەکە منی خست بۆ ژێر چاودێریەوە تاکو ڕۆژێکیان پێیوتم حەزم لێ کردووی، حەزەکەم لەگەڵ تا ڕابیۆرم. منیش لێی تووڕەبووم وتم یەک جاری دیشتی وا بڵێ ئەوە بە باوکم ئەڵێم تا بتکوژێ. ئیتر لێم هاربوو کردی بە هەرا و ئەوانی تری لێکۆ کردمەوە و حەیای بردم. ئەوە بوو دەست پێشخەری کرد و هانای بۆ تۆ هێنا، فریوی دایت و
فەرمانی لە سێدارەدانی منت دەرکرد. باوکەی پاشای ژووتی کوڕەکەم ئەوەی ڕۆیشت ڕوویدا و ڕۆیشت. ئێستاش ئەوە کە نیزەکەکە و ئەی دەمە دەست خۆت، ئەی کوژی بیکوژە بەندیەکەی بە ئارەزوی خۆت. کوڕە پاشاوتی بابەجان ئەگەر بەدەست من بێ ئەوە وام پێ باشە ڕەوانی شارێکی تر بکرێ. پاشایش هەر لەوێدا فەرمانیدا کە نیزەکەیان لە شار دەرکرد. زمانێکی زۆر پێکەوە کوڕ و باوک ژیان تاک و مردن لەیەکی جاکردنەوە. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو. خۆشەویستان لاڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێشکەشەکەین تا و کاتە ڕێز و سلاوی سورە ناتەق جێبەجەکار پێشڕامە پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.